پرۆژەی بەرزاییەکانی ڕانیا یەکێک لە جوانترین و ناوازەترین پرۆژە نیشتەجێبوونەکانی عێراق و هەرێمی کوردستانە و لەلایەن گروپی کۆمپانیاکانی قەیوان لە شاری ڕانیا بنیاد دەنرێت. پرۆژەکە یەکێکە لە شاکارە ئەندازیاریە جوان و سەرنجڕاکێشەکان و بە کوالیتیەکی بەرز و بە ستانداردێکی سەردەمیانە دروست دەکرێت. 135 ڕوبەری پرۆژەکە سەوزاییە، جگە لە تەرخانکردنی پانتاییەکی زۆر بۆ دەریاچەی دەستکرد. لە هەمان کاتدا هەڵکەوتی شوێنی ئەم پرۆژەیە تایبەتە و ئێجگار ناوازێ و کەوتووەتە سروشتێکی دڵگیرەوە. یەکە نیشتەجێبوونەکانی پرۆژەی بەرزاییەکانی ڕانیا لە ڤێلا و شوقە پێکاتووە کە ڕوبەری ڤێلاکان 204 مەتری و 255 مەتری، 340 مەتری، 400 مەتری و 600 مەتریە. لەگەڵ چەند باڵەخانەیەکی هاوچەرخی مۆدێرن کە سیمایەکی نمونەی ئەندازیاری دەبەخشنە شارەکە و شوقەکانی بە چەند ڕوبەرێکی جیاواز دروست دەکرێن. بەرزاییەکانی ڕانیا هەموو خزمەتگوزاری و پێداویستیەکانی ژیانێکی شایستەی لەخۆ گرتووە، وەک مزگەوت، قوتابخانە، دەرمانخانە و باخچە و مۆڵ و مارکێت و کافێ و ڕێستۆرانت و جیم و مەلەوانگە. بەرزاییەکانی ڕانیا، بەرزاییەکانی ژیان. ناونیشان شەقامی سەرەکی ڕانیا بەرامبەر زانکۆی ڕاپەڕین.